کۆریای باکوور داواکانی کۆمەڵگای نێونەتەوەی بۆ ڕاگرتنی تاقیکردنەوەی موشەکەکانی ڕەت دەکاتەوە. بانگەشەی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان هاوکاتی ناکۆکیە سیاسیەکان. مناڵێکی یەزیدی کە لە دەستی داعش ڕزگاری بووە باز لە ڕۆژی کوشتنی ڕێبەرێکی داعش دەکات. سڵاوم کاتتان باش بەخێر بێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنەکشن. بخير هاتن كورد كونكشن برنامج دنجي امريكا جي واشنطن بسلاو ريزن گرم كوريا باكو رجديه ديكا كودي برنامج خويا نافوكي بيش بخا ودا خوازن جواكا نف نتوي بورا وستاندنا كريارين خوين چكداري پشت گه خستنا نري بيونغ يانغ اللي نتوي نگرتي گوت جزاين جواتا تناهيه نتوي نگرتي جبر تاقي کرنا موشكان بيشيليا سوريا سروريا ولاتيويا لكونفرانس الريبرين هريما آسيا لمانيلا نوينري كوريا باكور پشتراس كركو او بازاري لسر برنامج خويا نافوكي وموشكن بالستيكي ناكا او برسفا راگهاندنا وزيري دروي امريكي ريكس تيلرسون بو دماغوتي بيونغ يانغ دكارا نشان بدا كو آماده دانستاندنا بتني دما تاقی کرنا موشکان راوستینا. راگرتنا آویتنا موشکان او دی باشترین نشان با که کوریا باکور دیار بکه او آماده یجبو دانستاندران. از باور دکم جیهان جی اره دکه لگل چینه و روسیا که امی هر تشتی بکن دا کوریا باکور راستیتی بگه او دانستاندران بکه. تلرسن لکنفرانس مانیلای هفکاریا ولاتین باشوری روشلات آسیا جبو روشنموانا دا آخفتو گود پسندکردنا بریارا تولیان لدیجی کوریا باکور بتکرایا دنگین جواتا تنهیه نتوینی گرتی پیامه که کتوایا جواکا نف نتویی هف بیرا تاقی کرنا موشکان کارکی نپسند کریه پیونگ یانگا و او بهیویا روسیا و چین دوستا کوریا باکور وی پیامی روحن بکن. امریکا زیده که خوش بو بپشتوانی کرنا چینه جزای نورا لدیجی کوریا باکور او جزاکرن بندکرنه لسر فروتنا رجوی حسن و ماسیان حتی نها چین ریگر بو لپیش جزاکرنا هفت سنودا خویا کومونیست لمانیلا وزیر دروی چینه هلویست ولاتی خواه گوهر. هلبت ماخفتن درباره پرزگیریکا چک ناووکی نیوگراوا کوری کرن و جواتا اولکاریه یا نتوین یک بویجی ها سری و صبه بریاره کنو لدش کوریا باکور در باس کرد و هر دو آلی تکز کن کو به تمامی و به هفکاری و بریاره جواتا اولکاریه بجبینن. چین تم دانستاندنان جبو آشتی لگراوا کوری هانده ده لی حتانها به انجام بونه و کوریا باکور جی پنگاوین باش هاویتنا ده پیش خستنا چکی ناوکی دا. لمها بوری و دو موشکین بسر کشوران را تاقی کرنو ده بیجا یک جوان ده بگهت امریکا. سروکی امریکی دونالد ترامپ آلیکاریا چینه خواست جبو سرداری دگل پیونگ یانگ دگل ویجی نشان دا که احتمالا بجارة لشکری جی هیا. شارزای راند کورپوریشن بروس بنت باور دکا کو چین در ریل شرکی چکداری بگره دیگر آواکوری ده. هر رنگ هفرکیا کامازن چه ببید دی دسته وردان چینه لکوریا باکور بینی و دوی زور هشیار بین نکویا دی شرکی مزن دا دیگل چینه. بند بسکایپش بو دنگی امریکا دا آخفتو گود باشترین استراتیجی جی امریکا را آوا دا صلاة سروکی کوریا باکور کیم جونگ اون دو ولاتی وی دا لاواز بکا. هلبت جزای نتوینی گرتی رنگا و آرمانجی جیب بکا چونکو دی ایک جسی جداحات فروتنا در و یا کوری کم بکا کنیزی کی 3 میلیارد دلارانه هر ساله کی و اگر به درستی جیبن رنگا نیاز ناوکین کیم جونگ اون و بر بکن. سروک دونالد ترامپ و نرا امریکا لنتوینی گرتی دی بیجن دورگرتنا کوریا باکور گرینگا جبو و برکرنا برنامه ویا ناوکی نرا امریکی لنتوین گرتی هیلی نیکی هیلی گوت جزاکرن دی سروک کوری نچار بکا هزرا داویا یاری بکا وی گوت جی اوی بریاری بده اگر ایریشی امریکا بکا وی سرکتی بیاننا.
سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ دەڵێت لە شوێنی تایبەتی خۆی کە یاری گۆڵفی لێ دەکات لە نیوجەرزیە بۆ پشودانی کارکردنی و لە پەیوەندی تەلەفۆنێکیدا تاوتوێی مەسەلەی کۆریای باکوور دەکات لەگەڵ وەزیری دەرەوە ڕێکس تیلەرسن هاوکاتی گەشتەکەی بۆ باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا. سەرۆک ترامپ لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەریدا جارێکی تر بە گژ میدیادا چۆتەوە بۆ ڕاگەیاندنی ڕاوەرگرتنێکی نیشتیمانی کە ئاماژە بۆ دەکات ڕێژەی پشتیوانیکردن لی لە ناو جەماوەردا دابەزیوە. سەرۆک ترامپ ئەمە ڕەت دەکاتەوە. سەرۆکی ئەمریکی دۆناڵد ترامپ و ئەندامین کۆنگرسی چەند هەفتیان ji Washington دوور دکەون ji بۆ بهێنڤدانی لێکۆلینا سەبارەت مایتێکردنا رووسیا دە هەڵبژارترین سەرۆکاتیە ئەمریکادا هەر ددۆمینە بتایبەت پشتی ڕەشنویسا بڕیارێکی ji بۆ پاراستنا ڕۆبرت ملەر شێوەرمەندی vê lêkolînê. بەری بجیهشتنا کۆشکا سپی ji بۆ بهێنڤدانەکە کار سەرۆک دۆناڵد ترامپ پەسنا هەنوچەین ئابووری دان. بێکاری گیهشتیا ئاستا هەری لەواز لە 16 ساڵاندا û sê mehinborî gejbûna dahata niştimanî ya giştî bi 2.6 ji sadî bilind bûye. Gejbûn vedikere qeraxên me ji ber ku em karker û malbatên Amerîkî didin pêş. Lê vekolînên Rûsî dimînin cihê nirhetiyê li nek serok ku bi berdewamî dibêje mebestên din di pişt wan de hene. Ji xwe Trump rêveberê berê FBI James Comey ji kar dûr xist li dor çavdîriya wî ya vekolînên Wezareta Dadmendiyê de destêwerdana Rûsya di nav hilbijartinên Amerîka de. FBI bê min jî dibe. Erka FBI wê bê rawestan were şopandin. Gelo ew ê rawişkarê taybet Robert Mueller ji kar bidûrxe, koşka spî ihtimala vê bijarê kêm dike lê wê bidûr naxe. Serok ev yek gotûbêj jî nekiriye. Ew dûrxistina Bob Mueller gotûbêj nake. Yase hatiye pêşniyarkirin ku dûrxistina Mueller an her vekolînerekî serbixwe di pêşerocê de zor be. Bi riya pêwistiya pêdaçûnên dadwerî berî dûrxistinê. ئەو دەرفەتێکی ji بۆ سەرۆک دابین dike ku rawêjkariyê li gel Wezareta Dadmendiyê û dadwerê giştî bike ji bo dûrxistina kesekî wiha lêgirêdana wê bi pêdaçûneke dadwerî pişt raz dike ku biryar ji bo mebesteke baş e. Serok bi berdewamî rexne li vekolînên Rûsî kirin. Lê Mueller bi bawerî navûdengekî ji xwe re li Kongresê çê dike. Bob Mueller yek ji berpirsên hera rêzdarên cêbecêkirnên yasayene di dîroka nû ya Amerîkada. Ez bi bîra we bînim ku ew komariya û komariyan ew destnîşan kiriye û di berjewendiya Trump da ye. Di berjewendiya parastina destxelata yasayê da ye. Ku rêdêtedan Mueller van vekolîna heta dawiyê bike. Di heman demê de hevalbendê serok dibêjin vekolîn li dirêjiya mehan negiştin çi encaman. Mesoza belgeyên rasterast destêwerdanê û guhêrtina encamên dengdanê wergirtibû. Tiştekî wiha nîne. Hefteya borî Mueller ferman da desteyeke sondxwaran ji bo taqîkirina hin belge û gewahîdanên hatî komkirin li dor vekolînan ku renge di encamê de tawanbarî bêne tomarkirin. دوو نێردراوی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا گەیشتنە کوێیت لە دەستپێکی گەشتەکەیاندا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە مەبەستی چارەسەرکردنی کێشەکانی نێوان قەتەر و 4 وڵاتی عەرەب بە شێوەیەکی دیپلۆماسی. ئاژانسی فەرمی کوێیت لە شەوی دووشەمە ڕایگەیاند کە ئەنتنی زینی ژەنڕاڵی خانەنشینی هێزی دەریایی و تیمۆتی لێندەرکینگ جێگیری یاردەدەری وەزیری دەرەوە لەگەڵ جێگیری وەزیری دەرەوەی کوێیت خالد جارەڵا کۆبوونەوە و پشتیوانی واشنگتنیان بۆ کوێیت دووپات کردوتەوە لە هەوڵەکانیدا بۆ ناوبژیکردن لەو قەیرانەدا. ئەندامین جڤاتە نوێنەرین کۆنگرسە ئەمریکیان ئەندامێکی جڤاتە نوێنەرین کۆنگرسیا ئەمریکی دەبێژە کۆماری و دموکرات باش یەکگرتینە ji بۆ دانانا cizayên nûh li dijî Îranê. Rêberê kêmaniya demokratan di civatê de li Urşelîmê got endamên her du partiyan deng da firehkirina cizayên li ser Îranê ji ber bername mûşekan pêşêliyên mafê mirovan û piştevanîkirina tîrorê. 53 endamên civatê li gerekê ne li İsraîlê. گروپی میلیتانی شیعی عێراق ڕۆژی سێشەمە ڕایگەیاند بەلایانی کەم 40 لە ئەندامەکانی لە هێرشێکی ڕۆژی دووشەممەدا کوژراون لە سنووری سووریا.
ئەو گروپەی هێزەکانی هاوپەیمانان بە ڕێبەرایەتی ئەمریکا بە ئەنجامدانی ئەو هێرشە تاوانبار دەکەن کە داعش بەرپرسیارەتی گرتوۆتە ئەستۆ. گروپی ناسراو بە کەتایب سەیدل شوهەدا هێزەکانی ئەمریکای بەو هێرشە تاوانبار کردووە کە سەر لە بەیانی ڕۆژی دووشەمە ئەنجامدرا، بەڵام گوتەبێژی هێزی هاوپەیمانان بە ڕێبەرایەتی ئەمریکا بنکە لە بەغدا ئەو تۆمەتەی ڕەت کردوتەوە. لە دەمێک و شەڕی کۆمەڵە دەوڵەتە ئیسلامی داعش دەقۆناغا داویدە هەریما کوردستانە عێراقی لە بەرە ڕیفراندۆمی بکە لەسەر پاشە ڕۆژە هەریماخوا لە مەهابووری سەرۆکی هەریما کوردستانە عێراقی مەسعود بارزانی بریارە ڕیفراندۆمێدا و گوت ئەو ژوێ بڕیاری پەشیمان نادا. لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان نکوڵی ناکەن لەوەی ڕیفراندۆم مافی کووردە، بەڵام هێشتا هاوڕاییەکی نیشتیمانی لە نێوانیاندا نییە لەسەر ئەم پرسە کە دەشە کاریگەریەکی نەرێنی بکاتە سەر ڕەوایی ڕیفراندۆمەکە. بس مسألة استفتاء مسألة تنفيذية توشي از انجو آیا کم بلکه گلک جورا مسر مافی جنه استفتاء کری آیا چند جن یا گشت یا مافی خو یا سر مسألة دیچم گرکه تولیر استفتاء که کملوی گرکه آیا وضع هنگه اقتصادی آبوری چایا بیگوی اصلا چم قراره که تشریعی بدم بیجم آیا رأیات چیه آن پروژه بدم پارلمان کردستان آیا استفتاء که کم من بیت بریاره که یاسایی در بچیدن مسئله استفتاء مسئله اراده گل کردستانیه او زالترش سر ایدئولوژی که یا خود قراره که حزبی بانگەشە بۆ ڕیفراندۆم لە کاتێکدایە پەرلەمان لە کار خراوە. ئەگەر چی هەوڵ هەن بۆ ئاساییکردنەوەی پەرلەمان، بەڵام هەر هیچ نەبێت بەشێک لەلایەنە سیاسیەکان بە گومانەوە لەم هەوڵانە دەڕوانن. ئەوانەی کە پەرلەمانیان داخست ئامادەن ئێستا جارێکی تر تۆ بچیتەوە هەمان خاڵ لێو قوبوڵ بکەن یا کاراکردنەوەی پەرلەمان بە تەنیا بۆ مۆزۆعی ریفراندۆمە و لەویا دەرگاکە داخرێتەوە بە تەریقەیەکی تر واتە من وای تێگەم ئەگەر وابێ ئەمە سیناریۆیەکی سەرکەوتوو نییە و ئەمە کێشەکان زیاترەکە. ئەگەرچی هەندێک لە سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان جەخت لە گرنگی ئەم ڕیفراندۆمە دەکەنەوە، بەڵام هەندێکی تریان وابەستەیی بەڕوانینی ئەندامان و لایەنگرانیانەوە بە پێویست دەزانن. قاعدەی یەکێتی و قیادەی یەکێتی تێڕوانینێکی واقعی هەیە بۆ ڕیفراندۆم و بۆ پرۆسەی سربەخۆی ئەوژەوەیە کە کۆڵەکە ئەساسیەکانی ڕیفراندۆم اینجا سربەخۆی وەکو یەکەم هەنگاو ئەبێ ئامادە بێ. ئەوەش لە پێش هەمویانەوە ئەوەیە کە میلەتێکی پارچە پارچە، هێزە سیاسیی پارچە پارچە، ململانێکی تۆم قۆیرانێکی سیاسی هۆکە هاوکار نییە بۆ ڕیفراندۆمێکی سەرکەوتوو و بۆ ڕیفراندۆمێک کە یەکەم هەنگاو بێ بۆ پرۆسەیەکی گەورە کە ناوی سربەخۆی کوردستانە. لە ساڵی 2005دا کە یەکەم ڕیفراندۆم کرا هاوڕایی هەبوو لە هەرێمی کوردستاندا، بەڵام ئەم جارە هەڵمەتێک بە ناوی نەخێر بۆ ڕیفراندۆم لە ئێستادا ڕاگەیەنراوە، ئەمە بێ لە هەڵوێستی وڵاتان لەسەر ڕیفراندۆم. تەوانوانە هەمووی وا دەکا کە پێم وایە ئەمە خوێندنەوەی خۆمانە کە پارتیش مراجعەیەکی ئەو بکە کە نەکەم پرسە دواتر شکست بێنێ ئەوە شکستیش بێنێ پێمان وایە کە ئەو کات ئەو لایەنانی بەشدار بوون، بەڵام هەرێکێ بە پشکی خۆی دیارە پارتیش پشکێکی گەورەتری بەردەکەوێت. لەگەڵ ئەم ڕەوشەی لەسەر ئەم ڕیفراندۆمە هەیە، خەڵکیش نیگەرانیان هەیە بەرامبەر قۆناغی پاش ڕیفراندۆم. مەتوانین بڵێ پاشماوەی ئەو 25 ساڵە حکومڕانیە لەم کوردستانە تا حەدێک ئەتوانی بڵێ بنیاتی بەعزی حکومڕانی کراوە کە ئەتوانی بڵێ تا حەدێک ئەتوانی خۆمان ببین بەڕێوە، بەڵام نە ئەو ئابووریە تۆکمەیەیە مسۆگەرەیە کە بژێوی خەڵک دابین بکا و جێی مەترسی نەبێ. بەرەینا لەم ڕیفراندۆمەدا ئەزموونی 25 ساڵەی فەرمانڕەوایەتی هەرێمی کوردستان باز دەکەن لە کاتێکدا بەرەی ئات دەڵێن لە چوارچێوەی دەوڵەتی سربەخۆدا هەموو شتەکان باش دەبن. پشتی ڕزگارکردنا مووسڵی ji destê Daeş xelkî bajarkiryarên hovaneyên vê komela radîkal li dijî xelkê medeniyê bajar vedgêrin. Welatiyekî bi navê Ebu Mustafa Peyamîrê dengê Amerîka dibe gerekê li wî cihê ku Daeş hevcinsxwaz ji avahiyeke bilind dihabêtin xwarê.
لی گلک دوران چکدارین داعش دیاردک بکارتینا کو مروفین زندی لسر آواهیم بلند هاوتن به تهمت و چنده کوکریارین سکسی ظلامید گل ظلامید کرن یانکو اللیوات باجار موصله جه اوه چنده به بهر نبویه لی نزیک مزگفتانوری لموصله کون آواهی روبریا خانه نشینان بو هاوتن مروفان هاد بو بکار اینان لسردم چکدارین داعش باب مصطفی کو ایک جه حولاتی باجار موصله بو دنگ امریکا اوه چند پشت راست کردن. جسربانی خلط هاوت نخاره و سیدارت دان. جسربانی تاوتن و کومیزه کلیت کرن و دست نویگیره دان و تاوت نخاره بریا داعشه او آواهی تأمین بو و حکومت ویره هبو. هر وسط درجاهی پیوم خدان نافبری پتر بحثی وی دیار دیدکتن کل سردم چکدارین داعش چوا خلق لسر آواهیان هاوتن. بس سمعت حادثة قالوا واحد من اللي ذبوه ما مات. جارك يمقوليبو كسك لسر آواهي هاوت وكما قوليبوي نمر. چند پهنگا وکاچو دیو دهات گوله باران کرن. اوه ما قوليبويا ما بچاف ندیتیا و تو زانی ای بو ایکی دی و گوهزیتو هندک درد کون راست و هندک جی نراست. سردم داعش ما بآسانی هات نوچون و دره دکر ریک نیا گرتی بو. به گوری لدوانین باب مصطفی داینه دنگ امریکا کل سردم چکدارین داعش زدتر جده گنجان لسربان آواهی ریوبری خانه نشینان لموصلا کون هاتین هاوتن جبال چکدارین داعش و به تهمتا لیواته. کاوا عمر دنگ امریکا موصل. هێزەکانی پاراستنی گەل کوڕێکی تەمەن 8 ساڵی ئێزیدیان لە دەستی داعش ڕزگار کردووە پاش 3 ساڵ لە گرتنی ئەو منداڵە بە چاوی خۆی بینیوێتی کاتێک لە ئۆپراسیۆنێکی هێزی ئەمریکیدا ڕێبەری داعش ئەبوو سەیاف کوژراوە و ڕووداوەکە دەگێڕێتەوە. پیوان زاروکێکی ئیزیدی 8 ساڵیە گۆبەریا چەند ڕۆژان یەکینیان پاراستنا گەل یەپەگە بە ئۆپراسیۆنێکە تایبەت لە ڕقایێ ویژ ناف دەستی داعشێ ڕزگار کرد. پیوان 3 ساڵان لە دەستی داعشێ دەمابوو و هەند بەشن قورئانێژی ئەزبەر کردیە و زمانی خۆنیە کوردی ژبیر کردیە و ژبلی ناوی وی نایە بیراوی. ناوی وی جی هاتبوو گوهرتن لە ڕقایێ و ناوی وی ببوو ئەنەس. دەستەیا ژنێ ئا کانتۆنا جەزیرێ تێکیلی بە ئەنجومانا ئێزیدی یا شنگالێ ڕێدانی و هات ناسکردن و دیاوی بەریانەها هاتیە ڕزگارکردن. پیوانی 8 سالی چاودێرێ یەک ji girîngtirîn operasyonên artêşa Amerîka li Sûriyayê bû. Di sala 2015 dema tîmeke komandos Amerîkî li Heqlil Umer ya girêdayî parêzgeha dêra zorî li Sûriyayê bi operasyoneke taybet mîrê Daişê yê petrolê yê navdar Ebu Seyyaf kuşt. Dema min wêneyê Ebu Seyyaf ji bo pîwan nîşan da ew nas kir. پیوان وی دمه لوی دره آماده بو او بیر بچعوی خودی وی بویره بوان گوتنان تینه زمان. كنت عند سبية فأخبرت از لجم سبیه بوم و بالافر آگاه دار کر و هاتن ازبرم. نها آمادهکاری داوی دبن به انجمانا سیویل یا شنگالی را گو پیوان وره و گو هستن جبو شنگالی او را دستی دیاوی ببه. لگوری دستایا جنه گوتانها 13 زاروک دو اپراسیون رقایده جدست داعشی هاتن رزگار کرن. پرانی زاروکان پر باورین توند ین داعشی بسری وان دهاندن چاندن. اوش کردان را دبیجن گاور. بزوری تی مثلا تی فلان تشتكي بزوری تی بداعش صور مثلا صورت پیشوات کن شام عالمی دکوجن پیش وی کورکیت کرن نه مثلا شخوینی ناطرسی نه فاجئش کشتنی نه فاجئ يعني ديمان قال كشاني كنا او ديماني داعش ملتارا شابا ما دكور سري واجد ذكر شابا تعذب شاني وزارو كيت كرن زانا عمر دنجي امريكا قامشلو جبركو زاروكن إيرو ريبرين باشا روجينا ديفين ساغلام بن وساغلاميوان تشتي هاري جرينجا جبوكو ببن ريبرين السركفتي بتايبات جنا خوشين كوجاكين وكا شيربنجي ديفي رابورتي دا أميتشي روكا زاروكا كي ببهيسين 12 صالية تشاوا وكولين أدكا ودخوازا ساغلام بمينا جبو ببا ريبركي سركفتي باشا روجي ستیڤن وەک گەلێک مێرمنداڵی 12 ساڵەی ئەمریکایی سەرگەرمی مۆزیک وەرزش و کارەکانی ڕۆژانەی خوێندنە بەڵام هۆگری ئەو لە چوارچێوەی ئەو کارانە بەولاترا
لە پۆلی یەکەم داتوانی دەست بە پرۆژەی زانستی قوتابخانە بکات لە پۆلی شەشەم ئامادەبوو شێلگیرتر بێت. کاتێک لەگەڵ بابم لەنێ ئۆتۆمبیلدا بووم پێم گوت دەمەوێت بەشداری لە پرۆژەی زانستی قوتابخانەدا بکەم. ئەویش ڕووی تێکردم و گوتی ئەوە گەلێک جێگای مەترسیە. ئەو جاربیرم لە شێرپەنجە کردەوە کە جێگای سەرنجە. چەند کەسم دەناسی بنەماڵەکەیان شێرپەنجیان هەبوو. ستیڤن بە دوای شتێک گەڕا کە وەک شێوە سازی شێرپەنجە لە ماڵ بەکاری بێنێت ئەو جۆرە کرمێکی بەکارهێنا لەگەڵ پێکاتێکی کیمیایی کە لە چای سەوزدا هەیە و گەشەی خانەکانی شێرپەنجە هێواش دەکاتەوە. ئەو جۆرە کرمانە دەتوانن بەشەکانی لەتبوو یان زیان وێکەوتوی لەشی خۆیان ساز بکەنەوە و ستیڤ بۆی دەرکەوت کە خستنی کرمەکان لە نێو مادە کیمیایەکەدا ئەو خۆ سازدانەوەیە هێواش دەکات. لەبەر ئەوەی یەکەم پرۆژە باش چووە پێش بڕیارمدا شێرپەنجەی ڕاستەقینە لەگەڵ کرمەکاندا بەکاربێنم. لە پرۆژەی دووهەمدا دەرکەوت کە شێرپەنجە گەشەی نەکرد. کاری ئەو سەرنجی میدیا ڕاکێشا بەڵام ئەو بیری لە خۆناغی سیام دەکردەوە کە پێویستی بە ئەزمونگەیەکی پێشکەوتوو هەبوو. پێویستە دەرفەتی بۆ بەکارهێنانی ئامێرێک بۆ بڕەخسێت کە بتوانێت کار لەسەر شانەکانی مرۆڤیان جۆرەکانی شانەی شێرپەنجە بکات کە نەمرن. ستیڤن و باوانەکەی پەیوەندیان بە ئەنستیتۆی سەرانسەری شێرپەنجە لە واشنگتۆن کرد کە دکتۆر ستانلی پێشنیاری بە ستیڤن کرد دەرفەتی هەیە کارەکەی پێشکەش بکات بۆ ئەوەی ئەزموونی لێوەربگرن. پێویستە بۆ خەڵک ڕێنیشان دەربی گرنگە سەرنجی خەڵک بۆ لای زانست ڕابکێشی. پێم وایە ئەمانە بۆ کارەکانمان بنچینەین. بۆ درێژدانی ئەو لێکۆڵینەوەیە و دکتۆرا پرسیاری ئاراستەی ستیڤن کرد. پرسیارم سەبارەت بە ئەو زانیاریە هەیە کە چۆن ئەو مەسەلەیە لە سیستەمی مرۆڤایەتیدا بەکاردێت بۆ بەرگرتن لە شێرپەنجە لە سیستەمەکانی لەشدا چۆن تاقی دەکەیتەوە. زۆر سەرنجی ڕاکێشاوم هەست دەکەم دەتوانم سەر لە نوێ شتەکان ئەنجام بدەم و دەزانم ئەو کارم لەدەست دێت. لەگەڵ ئامۆژگاری ئەو دکتورە و هەندێک بیری داهێنەرانەی نوێ بۆ بەرفراوانکردنەوەی لێکۆڵینەوەکەی ستیڤن بەرەو پرۆژەی زانستی دیکە دەچێت. ji bo nûçeya pêzanîn û şahî diçin ku dengê Amerîka em li cihê bûyerêne nûçeyên giring ji bo we dişopînin bi YouTube û Facebook û Twitter'a xwe ya Kirmancî û Soranî. Bername siyasî, hunerî û ronakbîrî bernama Kurd Connection di NRT TV de dikarin li televizyûn û radyoya pişka Kurdiya dengê Amerîka bişopînin û guhdarî bikin. Hemî platformên mîdyayî pişka Kurdiya dengê Amerîka di xizmeta we dane we ciyek rast hilbijartiye. دەنگی ئەمریکا ژێدەرەهەری باوەڕپێکری. بازارê firotina berhemîn cotyaran li Washington û helbet li her cihekî dîwa Amerîka giringiyek mezin pêtê dan berî her tiştî ji bo ku cotyar berhemên xwe bifroşin û ya duên jî giringî bi berhemên xwaristiya ku saxlemiya mirovan têde ye. زیاد لە 10,000 بازاری جوتیاران هەیە لە ئەمریکا بۆ فرۆشتنی بەرەوبوومە خۆماڵیەکان. کاریگەری ئەم بازارانە لەسەر جوتیاران و کاردارەکان و کڕیارەکان جێ خۆشحاڵیە. ئەمەی لێرەیە بەرهەمی ناوخۆیە زۆر بەتام و چێژە. من هەز دەکەم بەرهەمێکی زۆر تازە دەکڕم و حەزم لە کڕینی بەرهەمی ناوخۆی خۆمانە. من زۆر هانیان دەدەم. لە گەشتەکەماندا دوو کشی فرۆشیارمان دووان زۆر دڵخۆش بوون بە کارەکەیان. ئەو خەڵکانەی دێن بۆ ئەم بازارە حەزیان لە دەرەوەیە و بایق بە خواردنی باش و تەندروستی دەدەن. ئەوان پرسیارمان لێ دەکەن لەبارەی بەروبوومەکانەوە. ئێمە لەوانەوە فێر دەبین و ئەوانیش بە هەمان شێوە. بازاری جوتیاران یەکێکە لە بازارە هەرە دێرینەکانی ئەمریکا. مێژۆکەی دەگەڕێتەوە بۆ ئەو سەروەختەی کە پێری لە ئینفانت ساڵی 1990 کڵێشەی بیناسازی واشنگتن دەکێشن بۆ دامینکردنی شوێن بۆ بازاری خۆماڵی. دواتر لە ساڵی 1970دا کۆچبەرێکی ئەڵمانی ئەدۆڵف کلۆس کڵێشەی ئەم بازارە دەکێشێت. ئەم بازارە لە کۆتایی ساڵانی 1970ەکاندا دروست کراوە. ئەمە یەکێکە لەو بازارە قەرەباڵغانی وەک خۆی ماوەتەوە لە واشنگتن دیسیدا. ساڵی 2010 ئەم بازارە بە تەواوەتی سووتە جارێکی تر نۆژەن کرایەوە ئێستا دەبینی دەرەوەی بازارەکە وەک خۆی ماوە. جوتیارێک سەرباری سەختی ژیان و کارەکەی و دووری شێڵگەکەی بەڵام باز لە بەختەوری خۆی دەکات. من چێڵگەیەکی بچووکم هەیە بۆ 13 ساڵ دەچێت دەتوانم بژیوی ژیانی خۆم و مناڵەکانمی پێدابین بکەم. بەڵام من بە سەختی کار دەکەم و خۆمی بۆ هیلاک دەکەم. هەرچەندە ناتوانم پارێکی زۆر پیدا بکەم دەتوانم لە شاردا ئیش بکەم بەڵام ئێمە لە گوندەکەماندا ژیانێکی خۆشمان هەیە. سیستمێکی نوێی بازارسازی بۆ جوتیاران لە ڕێی کۆمپانیا جیاجیەکانەوە بەرهەمی خۆماڵی وڵاتەکەی بژاندۆتەوە.
ساڵانە نزیکەی 130 کێڵگە دەکەونە نێو پرۆژەکانی ئێمەوە و ئەوان باشترین بەرهەمەکانی خۆیانمان دەدەنێ گرنگ نییە بە چ نرخێک بۆمان دابین بکەن بەڵام بەروبوومێکی زۆر باشمان دەدەنێ. ئیشی دەست و دەستڕەنگینیش لایەنێکی دیکەی هەندانی ئەم بازارە خۆماڵیانن گوڵ فرۆشەکانیش بازارەکەیان ڕازاندوتەوە. دنیای تەکنۆلۆژیا تام و لەزەتی میوەکانی نێشتووە تاکە هۆکارێک بۆ قەرەباڵغبوونی ئەم بازارە ڕەنگەوە بێت کە تامی سروشتی میوەکانەکەی ئەم خۆخە ڕەنگە لە هیچ بازارێکی ترا دەست نەکەوێت. جیاوازی ئەم تامە زۆر جیاوازە لە هەر خۆخێک لە بازارێکی ترا. عافیت بێ ئاسۆ تامی خۆش بەڵێ دەخیل جگە لە بازارەکانی جوتیارانیش تۆ دەزانی کە ئەو ڕەزەکانیشان کە ئەتوانی لە هاوینان بڕۆی لەوێ با بڵین بەرهەمەکانیان بەڵێ هەڵبەتە بیرێتەوە کە پار چوینە ئەو ڕەزانە نزیکی ڤەرجینیان نزیکی نیم سەعات بەسیارە دەچوین ڕەزەکان بۆ خۆیان دەچی پارەکەی خۆی دەدەی خۆخ و سێ و ئەو شتانەی لە خۆت لە دارەکان دەکەیتەوە دەینی شتێکی زۆر خۆش بۆ کاکە ئاسۆ شتانی کرد. لە تەڤلەهەڤیە بویێراندا ڕاستی gelek caran nixam tê dimîne. Mijarên ku ji bo xelkê xemên rocanan û palawan dikişînin em li gel mîvanên xwe bi awakî serbixwe û bêalî guftûgo dikin. Şopandina rastiyê bi rêya parvekirina bîr û boçînên cûr ew bingeheke sereke ye bi rastî ji bo avakirina pêwendiyekê û her wiha baweriyê li gel temaşevanan. گۆرانی بێژی ئاهەنگەکان لە شاری دیاربەکر بڕیاریان داوە لە ئاهەنگەکاندا گۆرانی نەڵێن لەبەر ئەوەی دەڵێن کە گوایە خاوەن هۆڵەکان پارەیان پێنادات. جا ئێستاش پەیامنێرمان خەجیجان لە ئامادەوە راپۆرتێکی لەو بارەیەوە ئامادە کردووە بۆمان. دیارە راپۆرتەکە حازر نییە بەداخۆم بدارن بەرنامە بێدایان هەر وەختێک و بەرنامە هەبتن ئەم vê راپۆرتی لێ بدەین ئەوژی وەکتە گوتی و سترامبیش یانجی موزیکژان لە ئامادەی ئەمجا دەڵێن ئەوانشن کە بۆ با بڵین بۆ ئاهەنگەکانی بووگوازنەوە و با بڵین ئاهەنگی هاوسەرگیری گۆرانی هەڵێن جاکار دەخی لە گەرەمانەژمان بگرن تۆزێک با بڵین ئاهەنگەکانیش خۆشیی هەیرە تو احتیمال بزانیش و ئامەد شاری دیاربەکر و باژاری هەری ناودارە بە خۆپیشاندانان. بەڵێ ئێستاش بە تەماشای راپۆرتەکە بکەین. Li parka goletiyê Al Amedê ev grûp govendê digerine û bang dikin ku ew ê bi berxwedana xwe bi ser bikevin. Hinek ji wan strambêşin, hinek jî tembûrvanin. Lê hemî ji bo başkirina debara xwe vê govendê digerînin. Ji 300 zêdetir müzisyen ên dawet û şahiyan li Amedê li dijî xwediyê êwan û holên dawetê dest bi çalakiyan kirin. Dibêjin şertên giran yên aboriyê de ew bilaş dixebitin û xwediyê holên dawetan pere nadin wan. Piraniyê wan bi jin û zarokin û tînin ziman roj heye perê nanekî jî di berikê xwe de nabînin. Hunermend İbrahim Nuhat ku di TRT Kurdiyê de di bernameyan de solîstiyê dike pêşengiya müzîkşenan dike û li hember xwediyê êwanan dest pê çalakiyê kiriye. Yıllardır vermiş olduğu bir mücadele vardı. Hevalên me bi salana kedek mezin didin. Dawet û dîlanan geş û xweş dikin. Lê roj heye perê nanek şîr di berîka xwe de nabînin. Heta roja duşemê em ê her êvar li parka goletlî çalakiya xwe bidomînin. Heta xwediyê salonên daweta qane bibin. Li Amedê nêzî 200 êwanên dawetan hene û niha li heftê êwanan müzik tuneye govend bê grûpên müzîkê tên gerandin. Ew dibêjin xwediyê holan bersivek erênê nedin li Amedê dawet bê müzîkê werin kirin. Şîrîn û xweş e, şîrîn û xweş e zimanê Kurdî bi xweş awaz e. Hunermend Turancan hem endamê komela dîje perateyê hem jî di dawetan da stranan dibêje. Ew jî piştevaniya vê çalakiyê dike. Em li em dawa mafê xwe dikin. Bi salan em karê êwana dikin û hunermend amûrvanê me mafê xwe nagirin. Müzîkşen li şûna dawetan ji bo çalakiya xwe li defê dixin û govendê digerînin. Dengê xwe bilind dikin. Hunermend Sidar Amedî jî 27 sal e li dawetan stranan dibêje. Ew jî dibêje hevalê wan di şertê koletiyê de dixebitin. Eger wextê tu ji nava gel xwe bibî û tu kedê ji hinekî kesî de re heba bikî ev ya nabe huner. Dibe tiştekî din. Dibe koletî, dibe xizmetkarî. Van kesan derken bername mecbur
مجبور هفته مه دور کی تاخم بگرد در کف سر دکی نو کام بوزن انشاء کی بخابت ما چکار چالاکم ئایزان تا بەرنامەی داهاتوومان هەر شاد و بەختەوەربن. خداحافظ.